دو پیامنر میان زیرک که روز آوای کردستانی الگلمنن بختیار قادر قامیشلو غریب مجید دیری که هون هر دو جی بخیراتن و دستی وای بساق به از دبینم هون قط ند وستن و کلفه دارید بیشن ماندی نابن يعني بتشم جم غريب جبركو باختيار نها فوكس بوباوي هبو برا غريب با غريب تل ديريكي روشا ديريكي تشاوي براستي جبركو بهاتا جوتن كو هنا كي إيرشي خاصة إيرشي تشلاغا بكن ليز بيجم روش نها آرام بجيشتي ديريك روشا ويتشاوي دلبخوین بریا کاز بوده بعضا روشا دیری که دورو برا بکیم از یک تشتی بیجم یک گوتنی و بوده ما هفتیه که از روشاوای کردستانی ما طایبتی جهری زیده عمل قامش لبو اینا راستی جو من بریا زاخو کر بی لیده ما ساتیم دیری که ایشم یعنی من قد حسب غریبی نکر او غریبی ها مش کس هر وکی از خال ناوا زاخو دا ببینم راستی جو یعنی بو من هسته که جدا بیش بر پیشوازی کردن خلکی ویش بر دانستاندن خلکی وی طایبتی جد گل تورا مدیار رو داوی اول شالیه که هم شالیه که دیجی و روشاشر افریقا یعنی گلک جران هول داینش دی و وقت دست بکیریه لگوند صفای سرب کومالگاه چلاغا و افریقا چند تاول داینه لی همه حالتوان هاتینش کاندین شالیه شروانان و نشیانه پیشرویه که بکن جبوان خال و آرمان جین کوانا مبس بهی اجال دیری که جتشتکی دیجی گلک بالکش دل بخوین دمام هاتین اف کوما گنجال پشمن اوین بین اف کچوکورین هم بوده ما یعنی جدما کو او آوارنج نافچه جدا هاتین دیری که اوین ها هاریکاری آوانات کن دما من گوتی آواره یان کوشبر گوتی هم نخوازنیم بشن آواره یان کوشبر امید بشن خلکی میا یعنی بوما گوت نکن نخواشم بشن آواره یان کوشبر تا واسا گونه واسا شیلان بوچی والله دست بيجي از خيرهاتنا قناة رودا وتمت كما مستا جبر راستي جي نا كوش برن أهلي منا وخلكي منا وكردي منا وهبراي منا وناف أهلي خدنا إن شاء الله. هالصافي شيلا خان هين چند گنجن چند خورتن هين چت کنج بوان آوریانش کنگی به دست بکیریان ام حفت كسن شش كسن ها هناك جوانا حاضرن جي از نكار ما بنافكم قلقن دست بكا شر شي بوي هاتين خلكي ما هاتين بدري ام بوارنا بروج وبشف يعني ياج متي وش دستي متي ام ددن براستي واليكارجي يعني عالم قلق مرة اليكاره اهلي ديريكي بيت قصير بون قلق تشتكرنش بويما ومسفاسي عواتكن ماشا هون جوانا خو نوسر هون چه سروانا پاروت کن او کلو پلو تشتین کوم دکنش کی وتینه مواد غذائیه خورنا گرمه تشتي زاروكم كيف خوشيا زاروكاتينن يعني أهلي ما أمو خوش كبراي خوا يدير كي أم حتاج متى ماري كارن مهواني خورا إن شاء الله تخسريا وناك. روش وانا تشوي دمون سردانا وانت كين چن كيف خوش قالك كيف خوش بن زاروكي بتشوف قالك كيفاتي وقت عم دتشن جموام جوار غرادي واد بن قالك كيفاتي. زاروكا هيك زاروكارات بن. أم تشتي بطاطو بسكويت و تشتي شيبس تشتي زاروكام جوارد بن. باش دست خوش. ياته هون شد كم بيك بعد دمون بيك بعد كومت بن بلانيت خا هون شوا ريكتي خن هون شوا هفدود بينن. هون شوا هفدود كوم دكن حسين هفرا كومت بن جروبا شوا. سر جروب اتفقنا مرنا كودركي وام خاكم دكن دركي وام هبرا دركي. هون شوا وان أليكاريات جهان وان كسا. ام دخن كيسادة دخن سلا ودوزعين المدرسة. باش سپاسی قناة یارو داودكم وبيجي كردستان. بس هاش هل بيجي. بله دل بخوين يعني وكاد ديار اف خورتين هناك و بودما اف آوره هاتين ويري روجانه كلو پلين خارنه و خارنه سروان طيبتي جي پراني آوره نهاد ناوا دبستان و هردستان مزگفتان دانه لعوه تجبوندي كو خدا نلوانا در كون هنده که ایشو آزار نوانا کم بکن او کونا پیچید بتن کم کرنا آلی کاریانا و گهاندنا دستی وانا و هردستان دل خوش کرنا زارو کن آوره اوین کو نچاری هاتین آوره کنه اجا بومش راستی تشتکی بالکیش بین دک ویدوش بومش شانده بین متخاج راستی او بین پیام آقا راست راست بگهین دل بخوین بس غريب ديري كي باختيار و جي قامش لو القلب باختيار از بوردكم من قلكي لبندا خويش باختيار تلقامش لوي ما روشا ديري كي فهمكر لقامش لو نهار روش شوي لقامشلۆی کوردانەوە سڵاو دڵبەخوێن بێگومان ئەوەی کە بەراورد بکەم بە 24 کاژێری ڕابردوو کە دوێنێ ئەم دەما لە چەند قۆڵێکەوە شەڕ بوو و بارودۆخی ئاوارە خراپ بوو و بارودۆخی بە شێوەیەکی گشتی باش نەبوو بەڵام ئەمڕۆ
هەم ئەم کۆمەک و هاوکاریانەی تۆڕی میدیای ڕوودا و ڕەنجی ڕۆژئاوە کە لە ڕێگان ئەمانە لا ڤۆکس پۆپەکەش دیتت کە بە چ شێوازێک ڕەنجیدایەوە خەڵک لەو بارەدا زۆر دڵخۆشن کە لە سبەیەوە ڕەنگە ئەو کۆمەک و هاوکاریە زۆرێک لە جۆرەکان بەهانای لێ قەوما و ئاوارە بێت بەڵام داواکاری لە پێشینەوەی ئەوان بوو کە بتوانرێت بە حەد زۆرێک بێت بەشێک لە کۆمەکەکە بگاتە سنووری کۆبانێش بە هەمان شێوە ئەوەی دیکە من ئەمڕۆ زۆر گەڕاوم لە ڕۆژاوە دڵ بەخوێن بە شێوەیەشی گشتی کە لە ناوچە سنووریەکانی حەسەکە بووم کە لە هێڵی پێشەوەن لەوێ دنیا بە بەراورد یعنی بە دوێنێ ئەم کاتە زۆر جیاواز بوو شەوی ڕابردوو ئەم دەمە هێرش لەسەر چەند هێڵێکی پێشەوەی شەربان هەبوو ئەمڕۆ تەقەلات فەنگ ناتوە لەم هێڵانەدا کاتێکە دەنجی ئاشتێ بینی کاتێکە ئەبینی کەمتر شەڕ و شۆڕە و دەنجی گول لە دێت خەڵک لێرە لە ڕۆژئاوای کوردستان دڵخۆشن بەوەی ئەمە یەکێ لە هۆکارەکان هۆکارێکی دیکە ئەوەیە لەگەڵ بڵاوبوونەوەی دەنگۆی ڕۆشتنی مەزلوم عەبدی بۆ دیمەشق و دیسانە دانیشتن و گفتوگۆی ئاشتی بکرێتەوە ئەمە دیسان هیوایەکی ئەم خەڵکەیە کە بە جۆرێک لە جۆرەکان بە کەنارێکی ئارام بگەن و هەروە شتێکی دیشمان لەبیر نەچی ئەو سارد و سەرمایی چەند ڕۆژی ڕابردوو کە بەهۆی بەفربارین و وەها پلەکانی کەش و هەوایانی پلەکانی سەرما لە ژێر سفری سیلیزی بوون کە من پرسیارم کرد لە بەتەمەنەکانی ڕۆژئاوە ئەڵێ 9 ساڵە بەو شێوەیە ساردی و سەرمان نەبووە ئەمڕۆ ڕۆژێکی خۆشتر بوو 12 تا 13 و 14 پلەی سیلیزی بوون ئەوە باشتر بووە لەوەی کا 2 و یاخود ژێر سفر بێت ڕێک ئەم شوبهان بەو کاتێک کە لە ساڵی 1991 کاتێک باشووری کوردستان تووشی کۆڕەوەکە بوو یعنی سارد و سەرمایەکی گەلەک بوو بۆیە ئەوانە هەموو یعنی شتێکی خۆش دڵخۆشکەرن بۆ ئەوەی کە ڕەوشی ڕۆژئاوا هەم بەو کۆبوونەوە نوێیانەی لاگەڵ شام دەکرێن لە ڕۆژئاواوە و هەم ئەوەی کە لە 24 کاژێری ڕابردوودا کەمتر شەڕ هەبووە لە سنوورەکانی نزیک لە قامیشلۆ بڵێن کە سنووری پارێزگای حەسەکەیە و هەم گەیشتنی کۆمەک و هاوکاری کە لە ڕێگایە و ئەوان چاویان لە ڕێگایە ئەمانە هەموو مژدەی خۆشن بۆ ئەوەی کە ینی خەڵک لەو نەهامەتێ و لەو کوولە مەرجەی ئێستا تێیدایە دەربازی ببێت دڵبەخوێن gelekî spas Bextiyar Qadir ji bajarê Qamişlo.